بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برجە بەسەر گیانی پاچی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. خۆشەویستانم ئازیزانم، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ بە ناوی ڕێگای گەیشتن بە خزمەتتان دەگەمەوە. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتبوو بۆ کۆمەڵک لە ئەسحاب و یارانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەورە و لە خزمەتی دانیشتبوون. لە کاتێکدا کابرایەک هاتە ژوور کە سەحابەکان کەسیان نەیان دەناسی، پیاوێکی باڵابەرز، ڕیش و سمێڵێکی ڕەش و لیباسێک و دیژداشەیەکی سپی لەبەر بوو، هیچ ئاساری سەفەری پێوە دیار نەبوو. عادەتەن لە ناو ئەو عەرەبانەدا و لە ناو شاری مەدینەدا کاتێک کە یەکێک لە دەرەوە ڕادێ حتمما هەتا چۆکانی ئەوە دەکەوتە ناو تۆز، کە بە پێیان دێ و ئەو ڕێگای هەموو تۆزە و پاشانش ئەو ئاساری ئەو تۆزە لە ڕیشیشی ئەنیشێتن. بەڵام ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە حادیثەکەمان بۆ دەجێرتەوە دەفەرمی ئەسڵەن ئەم پیاوە ئاساری سەفەری هیچ پێوە دیار نەبوو، یعنی نە قاچەکانی بە تۆز بوون و نە ڕیشیشی تۆزاوی بوو. فەرمی هات لە خزمەت سەلامی کرد و هات بەرامبەر پێغەمبەری دانیشت صلی الله عليه وسلم، سۆچی بە سۆچی وەنا و هەردوو داستی لەسەر ڕانی دانا و فەرمووی یا محەممەد صلی الله على محەممەد، فەرمووی ئەخبرنی عن الئیسلام، پێم بڵێ ئیسلام چییە؟ پێغەمبەریش فەرمووی صلی الله عليه وسلم ئیسلام ئەوەیە کە ئەن تەشهەدە ئەن لا إله إلا الله وأن محمد رسول الله، کە شاهیدی بە حەق بدەی کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە، هیچ معبودێکی بە حەق نییە ئیلا ئەڵڵا نەبی جەلە وەعەلا، و پێغەمبەریش محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر و ڕێوانە کراوی خودایە. پاشان نوێژان بکەی و ڕۆژیان بگری و زەکات بدەی و ئەگەر توانیشت حەزی ماڵی خوا بکەی. فەرمی سەدەقت، ڕاست دەفەرمی. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی فەرمی بەڕاستی پێم عەجایب بوو ئەو پیاوە ئەگە دەپرسی نازانی چۆن پاشان دەفەرمی ڕاستت گوت، یعنی دەزانم. پاشان فەرمی یا محەممەد صلی الله على محەممەد، فەرمی ئەخبرنی عن الئیمان، دەی ئیمانم پێ بڵێ چییە؟ فەرمووی ئیمان ئەوەیە ئەن تؤمنە بالله، ئەوەی ئیمان بە تاک و تەنهایی خوای بینی، و ئیمان بە کتابەکانی خوای گەورە بینی، و ئیمان بە پێغەمبەرانی خوددا بینی، و ئیمان بە هەبوونی مەلائکەت بینی، و ئیمان بە ڕۆژی دوایی بینی کە ڕۆژێکە زندی دەکرێنەوە و حساب و کتابمان لەگەڵ دەکرێ، و شەشەمینیان ئیمان بە قەدەری خوددا بینی لە خەیر و لە شەڕی. ئەویش فەرمووی سەدەقت، ڕاستت فەرموو. فەرمووی ئێمەش ئیمامی عومەر فەرمووی ئێمەش هەر تەعەجوبمانە، یا ڕەبی ئەو پیاوە زۆر غەریبە، لێی دەپرسی پاشان دەفەرمی ڕاستت گوت. پاشان پرسیاری سێمی لێ کرد ئەو پیاوە غەریبە، فەرمووی یا محەممەد صلی الله عليه وسلم ئەخبرنی عن الإحسان، دە پێم بڵێ ئیحسان چییە؟ پێغەمبەریش فەرمووی صلی الله عليه وسلم الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. فەرمووی پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله عليه وسلم ئیحسان ئەوەیە کە وا بەندایەت و وای خوای گەورە بپەرستی و بەندایەتی بۆ بکەی كأنك تراه، كأنما بە چاوی سەر خوای متعال دەبینی جەلە وەعەلا. فإن لم تكن تراه، ئەگەر ئەتوش نەتوانی بیبینی فإنه يراك، بەڵام خوای گەورە تەمەشات دەکا و ئەو تۆ دەبینی. ئازیزانی من، مەقامی ئیحسان مەقامێکی زۆر بەرزە لە بەندایەتی کردن بۆ خوای گەورە.
مقامی إحسان، مقامی قربة للاي خداي قورة جل وعلا، مقامی نێزیچیە لە خوای، مقامی إحسان مقامی محبەتە. بەڕاستی ئەو وەختی ئینسان دەزانی کە ئەو خودایە مستحق بەس ئەوت خۆش بوێ و ئەو تەنها مستحقی خۆشویستنە، کە ئیشەڵڵە دوایە باسی ئەسبابی محەبەتیش دەکەین کە پێنجە. مقامی إحسان مقامێکی زۆر گەورەیە. بەڕاستی ئینسان دەبێ حەوڵ بدا لە مەقاماتی عبودیەتدا، لە ڕۆیشتن لە بۆ خوای گەورە و نێزیک بوونەوەی لە خوای گەورەدا بگات بەو مەقامە، کە ئەو مەقامە پێی دەڵێن مەقامی مشاهدە. ئازیزانم، بەڕاستی ئینسان ئەگەر عیبادەت بکە بە مەقامی ئیحسان و بە مەقامی قورب و بە مەقامی مشاهدە، بەڕاستی عیبادەتێک دەکاتن کە مستحقی خودای گەورە بیت. عیبادەتێک دەکات پڕ مانای خشوع و ذیلەتی تێدابی بەرامبەر خودای گەورە. عیبادەتێک دەکاتن کە ئەسڵەن ئاگای لە دنیای نییە چ دەقەومێ و چ دەبی و چ نابی. عیبادەتێک دەکاتن ئەو وەختی هەست بە نێزیکی خودای گەورە دەکاتن. مەقامی مشاهدە ئەوەیە تۆ بەس منەتی خوا ببینی لەسەر خۆت، بە خۆت هیچ نی، هیچ نی و هیچیشت پێ نییە، وا تەسەوڕ نەکەی شتێکت پێ بوو خوای گەورە، تۆ مفلیسی هیچ نی. جا بۆیە هەندێک عاریفان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی دەزانی لە ژوورەکەی خۆیان چ لەو حەجیان هەرواسی بوو؟ هیچ، لا شەیء. لۆی هەموو جارێک کە تەمەشا بکە لۆی بزانی کە هیچی پێ نییە، هەر هیچیش نییە بەرامبەر ئەو هەموو فەزل و منەتەی خوای گەورە. مەقامی ئیحسان هەموو ئیحسانەکانی خوای گەورە ببینی، یا ڕەب ئەوە چ فەزل و گەوەریە کە تۆ بە منت بەخشیوە. وما بكم من نعمة فمن الله، هەرچی نیعمەتە ئی خوایە. وإن تعدوا نعمة الله لا تحصوها، ئەگەر بێ نیعمەتەکانی خوای گەورە بژمێری ئەستەن بەژمار نایە، تۆ مفلیسی، تۆ لا شەیئی. تۆ بەس دەبی لەو مەقامەدا لە مەقامی ئیحساندا مشاهدەی چ بکەیت؟ تەنها مشاهدەی منەتی خوای گەورە بکەیت، هەموو ئاساری ڕەحمەتی خوای گەورە لەسەر خۆت تەمەشاکە، بزانە خوا چ غەرقی کردی لە ناو ناز و نیعمەت و بەخشش و عەتای خۆی. سبحان الله، هەر لە تۆقی سەرت هەتا بنی پێت تەمەشاکە، هەر تەمەشای دەور و بەرد و ئاسمان و شاخ و داخت بکە، هەر تەمەشای چاکەی. سبحان الله، مەقامی ئیحسانی خوایە، مەقامی مشاهدەیە کە دەبینی خوای گەورە. سبحان الله، چ فەزل و چاکەیەکی بەت و بەخشیە. ئازیزانم، بەڕاستی ئینسان لە مەقامی ئیحساندا، لە مەقامی مشاهدەدا تام و لەززەت لە قوربی خوای گەورە دەکا. والله تام و لەززەت لە دوعایەکانت دەکەی، والله تام و لەززەت لە سوزدەکانت دەکەی، والله تام و لەززەت لە تەسبیحاتەکان دەکەی، تام و لەززەت لەو سوزدانە دەکەی کاتێک کە ئیبەی بۆ خوای گەورە. هەر ئەستەن حەز ناکەی سەرت هەستێنیەوە. ئەخەلو چونکە لە سوزدەدا نێزیکترین کاتە تۆ لە خوای گەورە نێزیکی، مەقامی قوربە قورب. بەڕاستی ئەو هەموو فەزل و چاکە و میهرەبانی خوای گەورە سبحان الله لەو مەقامەی ئەتوو دەستت دەکەوێت. خاڵێکی تریش لەو مەقامەدا، مەقامی ئیحسان، مەقامی قورب، مەقامی مشاهدە، ئەوجا لە عیوبی نەفسی خۆت دەگەی، ئەوجا دەزانی تۆ هیچ نیت. کوڕە تۆ ئەگەر خوا نەبی هیچ نیت، ئەگەر فەزلی خوای گەورە نەبی هیچ نیت. ئەخە خوایە بەو هەموو گەورەی خۆی ئەتوی ڕاگرتووە بەرامبەرە خۆی وا عیبادەتی دەکەی و ئەی پەرستی و تەسبیحاتی دەکەی و زکری دەکەی. سبحان الله، ئەگەر نەخوا ئەمن چم خوا ئەو فەزڵی پێبەخشیوم، خوا ئەو هەموو مەلەک الملوکەی هەیە، ئەو هەموو مەملەکەتە بە ملیارەها مەلائیکەت تەسبیحاتی دەکەن، زەی چار پەنجەی نییە لە ئاسمان ئیلا مەلائیکەتێک ڕاوەستایە یان لە سوزدەیان لە ڕکوعە یان لە پارانەوە و تەسبیحاتە. ئەو هەموو کەون و کائیناتە. وئین من شەیء ئیلا یسبح بحەمده ولكن لا تفقهون تسبیحهم. هەرچی کەون و کائیناتە تەسبیحاتی خوای دەکا. ئەخەر ئەتوو چی خوا تۆی کردتە ڕەقەمێک کە بێی بەرامبەر خوای ڕاوەستی و تەسبیحاتی بکەی و مناجاتی بکەی و تەمجید و تەهلیل و تەحمیدی بکەی. سبحان الله، بەڕاستی ئەمە مەقامێکی گەورەیە، بەڕاستی مەقامی ئیحسان مەقامێکی عەزیمە.
دەزانی مەقامی ئەحسان چییە؟ مەقامی ئەحسان ئەوەی کە ئاگال لە خۆبی بە حوسن الخاتیمە بمری. مەقامی ئەحسان ئەوەیە کە هەموو لەحظەی ژیانت بە مشاهدەی خوا بە ڕقابەتی خوا دەبەیتە سەری، بۆی نەکو خوا نەخواسە ئەلەو لەحظەی تۆ لە غەفلەت دابی مەلەکول مەوت بێ ڕوحت هەرکێشی. چەند خەسارەت مەندین کاتێک کە مەلەکول مەوت بێ ئەمە غافل بین لەخوا، یان لە شوێنێک بی خوا پێی ناخۆشە، یان لە ئیشێک بێ خوای گەورە پێی ناخۆش بێ، ڕوڕەسی لە بخۆمان ئەگەر حاڵمان ئەوها بێ. ئەو مەقامە، ئەو مەقامی مشاهدە، ئەو مەقامی ئیحسان، ئەو مەقامی قوربە لێ ناگەڕێ ئاوابی. بەردەوام بەردەوام یادی خوای گەورەت لەگەڵە، بۆ ئەگەر مردی هەر کاتێک کە مەلەکول مەوت بێ ئەتوو لەسەر زکری خوای، ئەتوو لە تاعەتی خوای گەورەی، ئەتوو لە خزمەتکردنی بەندەکانی خوای، ئەتوو لە خزمەتکردنی داعوە و سەحوەی ئیسلامی، کەواتە هەموو ژیان لە ناو عیبادەتە، هیچ حرەکەیەک و سەکەنەیەکە نییە ئیلا ئەتوو لە عیبادەت و لە ئەمر و لە فەرمانی خوای گەورە جێبەجێ دەکەی. کەواتە بەڕاستی ئەو مەقامەوە لێ دەکەت تۆ بە حوسن الخاتیمە ببری. مەقامی ئیحسان ئەوەیە کاتێک کە زندی دەبیەوە ئەمینی لە خۆت، ئەو وەختی مەلائیکەتەکان پێت دەڵێن طبتم فادخلوها خالدین لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون. ئەوڕۆ نەترسان لەسەرە و نەغەمیش بخۆن، لەبەرەوەی لە دنیای زۆر ئاگاتان لە خۆ بووە، لەبەرەوەی لە دنیای بەردەوام لە مقامی مشاهدە و ڕقابەت و ئیحساندا ژیاون. جا بۆیە ئەوڕۆ مەترسێن، وەرن بەرەو ئەو بەهەشتەی خوای گەورە بڕۆن، وەرن بەرەو ئەو هەموو ناز و نەعمەتەی بخۆن. بەسە ماندی بوون لە دنیا، زۆر هیلاک بوون لە دنیا. ئیمڕۆ لە خۆتان بەحەسێنەوە، ئیمڕۆ وەرن لە عیش و نۆشی بەهەشت لە خۆتان بە کەیفی خۆتان ژیان ببەنە سەرێ. مەقامی ئیحسان ئەوەیە تۆ بەڕوێکی سپی بە خزمەت خوای خۆت دەگەی، شەرمت بەخۆ نییە ئەگەر زندی ببیەوە، خەزاڵەت و ڕوڕەش نییە ئەگەر زندی ببیەوە، بەڵکو زۆر بە ئیفتیخارەوە حەز دەکەی مشتاقی بەخوای خۆت بگەی، چکۆ لە دنیای زۆر ئیشتیاقی ئەوەت هەبوو بە خزمەتی بگەی، لە دنیای زۆر ئیشتیاقی ئەوەت هەبوو ڕۆژێک بە ڕووسپێتی بە چاوی خۆت خوای ڕەب العیزە ببینی. سبحان الله. کەواتە مەقامی ئیحسان مەقامی ئەوەیە دەتوانی ڕۆژی قیامەتێ بە خزمەت پێغەمبەری بگەی صلی الله عليه وسلم، ئەتوانی بەڕوێکی سپی بە خزمەتی بگەی، بە فەخرەوە بە خزمەتی بگەی، کە تۆ خەریکی ئەوەی بووی کە خزمەتکاری ئومەتی محەممەد بووی، کە خزمەتی دینی محەممەدت ئەکرد صلی الله عليه وسلم. هەموو کاتێک بە سۆز و بەڕەحم بووی لە بۆ خەڵک، هەموو کاتێک لە غەمی دینی خوای گەورەدا بووی، هەموو کاتێک لە غەمی ئەوەدا بووی کە نووری محەممەد صلی الله عليه وسلم هەموو ماڵێک بدرەوشێنتەوە. جا بەڕاستی مەقامی ئیحسان بزانە چند لێ ئەکا، حتا لە قیامەتیش سبحان الله وەدەکە ڕوت هەبی بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەر بەرزکەیتەوە. مەقامی ئیحسان ئەوەیە کە لە سێ مەشهەدی زۆر سەختی قیامەت، کە مەشهەدی تەرازوو دەفتەر تەوزیعکردن و تەرازوو سیراتدا زۆر بە ئاسانی نەجاتت ببی. ئازیزانم بەڕاستی پێویستمان بەو ڕێگا گەیشتنەیە ئێمە چۆن ئەگەین بەو مەقامی ئیحسانە، چی بکەین، چه هەوڵێک چه ئەدەواتێک بەکاربینین بۆ ئەوی بگەینە ئەم گەیشتن و ئەم نورە و ئەو خۆشیە و ئەو لیقای خوا و لیقای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بەهەشتی فردەوس العەلا. جا ئازیزانم ئەم مەقامی ئیحسانە، ئەم فەنی ئیحسانە، ئەم ڕێگای ئیحسانە چار ناوی هەیە. هەندێک پێی دەڵێن ئیحسان، هەندێک پێی دەڵێن سەیر و سلوک، هەندێک پێی دەڵێن تەسکیە، هەندێک پێی دەڵێن تەسەوف. لا مشاحەتە فی الئیصطلاح، وەکو عولەمای ئوسوڵ ئەفەرمن هیچ کێشەیەکمان نییە لە ناوەکاندا، تۆ چیان ناوی بەکاردەینی هیچ کێشەمان نییە. یەک دەرێکا کە ئەوە سۆفی گەریایەتیە، یەک دەڵێ ناوەڵڵا ئەوە سەیر و سلوکە، یەک دەڵێ ئەوە تەسکیەیە، یەک دەڵێ ئیحسانە، دەڵێ هەمووی تەواوە. میم ئەوەیە ئێمە پێمان خۆشە ناوی هیجرەت بێ ئیلە الله، هیجرەت ئیلە الله. بەڕاستی دەبێ ئێمە دەست پێ بکەین، بەسە بەهەستین. ئەو عمرەمان هەموو بەزایە ڕۆیشت، ئەو عمرەمان هەموو بەستی بێسەر و بەر ڕۆیشت، هەستە کاتی ئەوە هاتووە کە بەڕاستی دەست پێ بکەین و حەوڵ بدەین و خۆمان بگەینە ئەو مەقامە بەرزە کە مەقامی ئیحسانە.
حتى نسيت مقام إحسان والله أصلا لتوحيد ناقي نازاني توحيد معنى يسيا نازاني لا إله إلا الله معنى يسيا نازاني لا إله إلا الله معنى يسيا يعني هرتي غيري خالق نتو هيز قرينيا تنها خوانا به أو تاقا كسك صاحبي منتو فضل بين ستوى تنها خداي قوريا هرتي هيتد إخوايا هرتي بيتي بخشي وإخوايا هرتي نازو فيزي بيدك إخوايا كواتا غيري خواي قوري هيتنين همو بأمر إرادي خوا أو همو كونو كائنات دتوليتوا دي كواتا ألو مقامدا براسي لحقيقة التوحيد دقي لوي لخوا ناسي دقي ألو مقامدا براسي دزاني عبادتي خواي قورا بكي براسي إنسان كخواي ناسي أو زادتواني بجوان ترين شيوا خواي قورش ببارستيتن بەڵام کەسێک بەڕاستی خوای گەورە نەناسی علمی بە وەحدانیەتی خوای گەورە بە تەوحید دەبێ بەڕاستی عیبادەتەکانیشی کرچ و کاڵ و بێسەر و بەردەبن ئەوەیە تەوحید ئەو تەوحیدەی کە ئێمە بانگێشەی بۆ ئەکەین بەڕاستی لە مەقامی ئیحساندا بەدەستی دەکەوێتن ئەو وەختی ئەزانی لا إله إلا الله معنى سيا وأو وقت جزاني محمد رسول الله صلى الله عليه وسلم شيء ألو مقام دا دزاني پیغمبری خواه علیه الصلاة والسلام سون عبادتی خواه گوره کردیا سون جیانی لسر پیرو و پروگرامی خواه گوره دا مزران دو بڕێوەی بردووە وەک دەبێتە چاوساغ و قودوەیەک لە بۆ تۆ هەتا تۆش ژیانت وەکو محەممەد المستەفا لێ بکەی صلى الله عليه وسلم کە هەموو ژیانت تەنها لە بۆ خوای گەورە بی هەم لە بۆ خوا بژی هەم لە بۆ خوش بمری و هەم لە بۆ خوش هەموو کارێک ئەنجام دەدەی لله في الله وبالله ولله ومع الله هم جيانت هم بوي تنها وتنها خداي رب العالمين بي زي عزيزانم إن شاء الله بحاول بدين همت بكين بزانين چون بتوانين أمر رقاية أبرين تكو أمر رقاية بقلبه أمر بقازنية بسيارو قتارو تيارنية أمر رقاية برينو أم برزبونوي أم بلو باي عبادة كردمان أو براسي بقلبه دبي أول زاري براسي قلبت بآقابي زابوي إن شاء الله إما لدى سكاني دهاتو أول زاري باسي يكم حالتي أمر قايدة كين أويش بخبر هاتنا باش أوي كبخبر هاتين توبة أكين باش أوي كتوبة ما انكرد إن زاري كاني تريش بإذن الله دبرين تاكو ديدار بخواي قورتان دسبيرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.